بەیاننامەی ناڕەزایی کە سوکاری شەیدان و ئەنفالکراوان بۆ فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستان لە پەرلەمانی عێراق ئۆڕای گشتی تەواوی خەڵکی کوردستان. بەڕێزان، وەک لای هەمووان ئاشکرایە چەند ڕۆژی ڕابردوو وەزیری بەرگری پێشووی ڕژێمی بەعسی لە ناوچوو سوڵتان هاشم کۆچی دوایی کرد. لای هەموو خەڵکی کوردستان و کە سوکاری ئەنفالکراوان ئاشکرایە ئەو وەزیرە بەرپرسی خۆناغی یەکەمی شاڵاوەکانی ئەنفال بۆ دەستی سوورە بە خوێنی سەدان هەزار ژن و مناڵی کورد و ڕوخاندنی 4500 گوندی کوردستان و سوتاندنی ڕز و باخ و بەتاڵانبردنی سەرۆت و سامانی گوندنشینان. ناوبراو ئەوەندە دڵسۆزانە و دڵڕەقانە شاڵاوەکانی ئەنفالی ئەنجام داوە لەبەر پیرۆزی کارەکەی ناو کچێکی ناو ئەنفال. ئەوەی جێگەی داخە پەرلەمانتارێکی پەرلەمانی عێراق بە ناوی ئیخلاس دلێمی بێباکانە بێڕە چاوکردنی هەستی نەتەوایەتی کورد و کە سوکاری شەیدان و ئەنفالکراوان و خەڵکی کوردستان پرسە و ماتەمێنی خۆی بۆ کۆچی دوایی ئەو وەزیرە خوێنڕێژەی بەعسی لە ناوچوو دەرەبڕێت و درود بۆ گیانی دەنێرێت. ئەمە لە کاتێکدایە ئەو پەرلەمانتارە لەسەر لیستی پارتی دیموکراتی کوردستان لە پەرلەمانی عێراق وەتا ئەندام پەرلەمانی پارتی دیموکراتی کوردستانە و دەبوو ئەو پەرلەمانتارە نوێنەری ڕاستەقینەی خەڵکی کوردستان بوایە و دیفاعی لە کەسوکاری شەیدان و ئەنفالکراوان بکردایە و هەوڵی بدایە بۆ قەرەبووکردنەوەی کەسوکاری ئەنفالکراوان لە ڕووی مادی و معنەویەوە و نوێنەری ڕاستەقینەی گەلی کورد وایە بۆیە داوا لە فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستان و بەرپرسی ئەو حزبە دەکەین ئەو پەرلەمانتارە سڕ بکات ئەندامەتی لێ بسەنرێتەوە لە پەرلەمانی عێراق. ئێمە ئەو پەرلەمانتارە ئەبێ بە سزای خۆی بگەیە. ئەگەر پارتی دیموکراتی کوردستان ڕاستەکە و ئەنفالی ئەوێ بەڵێ من لە پشتی ئەنفالم ئەبێ ئەو پەرلەمانتارە دەرکا لەو شوێنە. نابێ بمێنێ و ئێمە بیدینی و بڵێنەمە ئەمە دەستخۆشی لە خوێن ڕێژێ کردووە. تا ئەوەشی وتۆ توێتی وەڵا دەستی خۆش ئەنفال لە وەلاتر بڕوا بۆ ئەنفال مادەمەڵێ ئەنفال لە وەلاتر بە ئەوش لە وەلاتر بڕاو دەرکەن. پارتی دیموکراتی کوردستان لە خۆی دەستێنێ بە سەر کە سوکاری ئەنفالە هەمووی گیانێ لەرزەیە.